دکتۆر مەغدید کەریم مامۆستای ئاینی و پسپۆری یاسایی لەگەڵمان دەبێت لە ستۆدیۆ. کاک دکتۆر زۆر زۆر بە خێر بێت. سەلامت بی، سپاسدانەکەم. ڕێستان هەیە، زۆر سپاسدانەکەم. دەستان خۆش. دکتۆر ئێستا حاجیان چی ئەکەن لە عەرەفە با بەورتر لە ئێوە گوێبیستی بین؟ بسم الله الرحمن الرحیم. پێشەشی دەستخۆشیتان لە یەکەم دەربارەی ئەو بەرنامەیە. بەڕاستی ئێستا ڕۆژێکی زۆر زۆر پیرۆزە، زۆر گەورەیە. پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ لە فەرمودەیەکی صحیحەکە ئیمامی بوخاری و مسلم ڕیوایەتیان کردی فەرمێ الحەج عەرەفە، یعنی حەج عەرەفەیە. هەر حاجێک ئەوڕۆ لە بەیانیەوە لەوێ نەبیتن هەتا ڕۆژ ئاوابوون بە حاجی حیساب نابی. بەڕاستی زۆر گرینگە ڕاوەستانی حاجیان لەسەر چێوی عەرەفە. لەسەر چێوی عەرەفە ئەحرامیان لەبەرە، لە خوای گەورە دەپاڕێنەوە، دوعا و نزا و عیبادەت و تەبەن لە کاتی خۆی نوێژ و شتەکان دەکەن و بەڕاستی ڕۆژێکی زۆر زۆر پیرۆزە، زۆر زۆر گەورەیە ڕۆژی عەرەفە. لە هەمووی مهمتر فرمودەی پێغەمبەرمان هەیە عەلەیهی سەڵات وسەلام، دەڵێ ئین الله تعالى یوباهی المەلائیکەتە بخەڵقه. خوای گەورە ئەوەندە دڵخۆشە بە بەندەکانی شانازیان پێوەکە. یوباهی بەس زۆر بە دووسێ لەفزان دێتن، یەک لەوانە شانازیکردنە، ینی ئەو خودای عەزیمە کە بەندە و خەڵق و بوونەوەر و هەموو شتێکی دروست کردیە، لەو ڕۆژە شانازی بە بەندەکانی خۆی وەدەکات. دەرێتە مەلائیکەتەکان هەئولای عیبادی ئەتەونی شەعثەن غەبڕە، تەمەشاکەن مەلائیکەتەکانی من، ئەوانە بەندەکانی منن، بە تۆز و خۆر و بە ماندیبوون و مەشەقەت و ئەزیەتەوە هاتینە ئێرە داوای لێبوردن لە من دەکەن، عیبادەتی من دەکەن، ئەمن دەپەرستن، یەکتاپەرستی من بە جوانی ڕایان گرتیە لێرە، هەمووتان شاهد بن ئینی قەد غەفەرت لەهم، لە هەر هەموویان خۆش بوو. ڕیوایەتێکی تریشمان هەیە دەڵێ حتا ئەوەی کە حاجەکانیش دوعایان لۆ دەکەن لەوانیش خۆش بووم خوای گەورە، لەبەر گەورەی حاجەکان لۆیە خەڵکیمە زۆر زاران کاتێک یەکێک دەستە حەجێ دەرێ دوعامان لۆ بکە، لە بیرمان مەکە لە دوعاکردن. بەشێک لەو پرسیارە لە حاجیە بەڕێزەکان ئەوەیە کە دوعایی لە بۆ ئیمانداران بکەن، موسڵمانان بکەن. ئینجا بەڕاستی ڕۆژی عەرەفە ڕۆژێکی زۆر مبارەکە، زۆر زۆر پیرۆزە. ئەمەش لێرە ئێستا ئەو خاتونە بەڕێزەش حەدیسەکەی پێغەمبەری خوێندەوە عەلەیهی سەڵات وسەلام، کە پێغەمبەری خوا دەفەرمێ بە ڕۆژی بوون لە ڕۆژی عەرەفە تکەفر سەنەتە الماضیە والباقیە، ینی دەبتە کەفارەت. ئەمە کە لە بۆ خەڵک ئەوانەی لە حەجن بە ڕۆژی نابن، بەس ئەمە بە ڕۆژی بین، سونەتە بە ڕۆژی بین، شتێکی پیرۆزە بە ڕۆژی بین، کە بە ڕۆژی دەبین لەو ڕۆژە دەرێ دەبتە کەفارەت لە بۆ ساڵێک لە ڕابردوو ساڵێکیش لە داهاتوو. یعنی ئەوەندە فەزلی ئەو ڕۆژە زۆرە، هیچ سنووری دیار نییە. بەڕاستی گەورەترین ڕۆژ لەسەر زەوی ئەو 24 ساعتە ئەو ڕۆژەیە. بەڕاستی باشە کاک دکتۆر، حاجیان زۆر هیلاک دەبن لە کاتی بەجێگەیاندنی فەریزەی حەج، ئەم مەراسیمانەی کە هەیە بەیانیش جەژنە، ئەمانە تااقەتی ئەوەیان دەمێنێت جەژنە پیرۆزە لە یەکتر بکەن، بە ئەوەش بکەن بە یەکتر. لە ڕاستیدا حەزم کرد ئەوەی پرسیارکەم ئەو پرسیارەی بەڕێزت کردی. تازە پێش بێمەوە خزمەتتان کاگ ئارام و ئەو خوشکە بەڕێزە لەوێ دانیشتبوون، هەر لۆ خۆشی لێم پرسیار کردن، گوتم دەربارەی چ دەپرسنە ئەو بەڕێزانە؟ گوتیان لەو بوارانە. گوتم وەڵڵاهی باشتەکتان پێ برێم. گوتیان پێمان خۆشە لەوانیش باسکەی. گوتم باشتەکتان پێ برێم، حاجیە بەڕێزەکان تااقەتی جێژنانە و ئەحوال پرسید و سەلامکردنیان نامینێ. بەڕاستی لەبەر ئەوەی ئەو ڕۆکە عەرەفەیە لە بەیانیەکەی ئەوان دەبی لەسەر چێوی عەرەفە بن، هەتا مەغریب بانگ دەدا، مەسەلەن ڕۆژ ئاوا دەبی، ئینجا دوایە دەگەڕێنەوە مزدەلیفە، لەوێ نوێژی مەغریب و عیشایە دەکەن. ئینجا دوایی ئەو خوشکە بەڕێزە شتێکی باس کرد، بەس هەر بە ئیشارەتێکی پێ بدەم باشە، هەتا 12 شەو لەوێ دەبن. وا باشە سونەتە هەتا بەیانی لەوێ بن، بەس ئەگەر لە پاش 12 شەو ڕۆیشتیشن لە بۆ ڕەجم دەبیتن، ینی ڕێگە پێدراوە. ئێستا حالیەن لەسەر ئەو بەرنامەی دەڕۆن کە چوون ڕەجمیان کرد، دەگەڕێنەوە تەوافی دەکەن.
ئەوەندە هیلاک دەبن کە دەگەڕێنەوە شوێن و جێگای خۆیان ئەوەندە هیلاک دەبن یعنی ئەوەی تەنیشتە خۆیان لەوانەیە نەناسنەوە بەڕاستی حەقی خۆیتیشیان زۆر مەشەقەتی هەیە مادیبوونی هەیە یعنی زۆر حەز دەکەن فرسەتێکی وەرگن و ئیسراحەتکەن و بخەون ئەمن بەش بە حاڵی خۆم ماوەک بەر لە ئێستا چەند ساڵێک بەر لە ئێستا کە ئەو مەراسیمانم تەواو کرد گەڕامەوە شوێنەکەی خۆمان کە ئەمە شوێنەکەشمان زۆر تایبەت بوو لە خوای گەورە بە زیادی کە گەڕامەوە شوێنەکەی خۆمان خۆم شوشت چوومە بنجی هەتا باجی نیوڕانێ بە ئاگە نهاتم بەڕاستی ئەس زۆر بەڕاستی مادیبوونی تێدایە ئەو جەلۆیە جێژنانەکە لە بۆمەیە بۆ ئەو خەڵکەیە کە لەوێنی ئینجا ڕۆژی دوایی کە هەردەستن خۆشە بەسەر دوای دەچن دیسان ڕەجم دەکەن و جژنانەی لە یەکتر دەکەن و ئەحوالیەک دەپرسن ئەو دوای نیوڕانەیە لە بۆ ئەوان بەس بە عموم بەیانەکەی زۆر هیلاکن بەس ئەمە خۆمانە وەکو مسلمانان لە غەیری عەرەفە یعنی ئەوانەی کە نەچووینە حەج بالفعل لە بۆ ئەوان جەژنە ڕۆژێکی زۆر پیرۆزە ڕۆژێکی مبارەکە بەڕاستی بەرەکەت و گەورەی و عەزەمەتی ڕۆژەکەش لە قوربانیەکەیە بەڕاستی کە قوربانی تێدا باشە دکتۆر ئەوەی کە جەژنەکان زۆر تایبەتترەکات و ئیدی جەژنێکی تەواوەتیە نوێژکردنەکەیە نوێژی جەژن بەڵێ هی بەیانەکەی ئەو گوێبیستبوونی دەنگی ئەڵڵاهو ئەکبەر و تەکبیرات جا ئەمە دروستکردنی تەبایی و یەکڕێزی و خۆشەویستی لە ناو موسڵمانانە تا چەندە گرنگە خەڵکانێکیان زووتر لە کاتی نوێژکردن ئەچنە مزگەوت لەوێ چاوەڕوانە بن ئیتر سەرڕاوێ کە سونەتی شەو خەڵک ئەبێ حازر بێ بەڵام هەنێک کەسەیە زۆر زووتر ئەڕوات و لەوێ ئەمێنێتەوە بەگشتی باباسی نوێژکردنی نوێژی جەژن خۆی بەڕاستی نوێژی جەژن یەکە لە سونەتە پیرۆزەکان مؤکەدە زۆربەی فوقەهاکان لەسەر ئەوەن کە مؤکەد خۆی سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە کردیتی پێناسەکەی چییە ما یثاب على فعله ولا يعاقب على تركه کەسێک کردی خێری دەگاتێ نەیکردی گوناحی ناگاتێت تەماشاکە ئەو جا سونەتی مؤکەدمان هەیە یعنی زۆرن سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوانەی کە پێغەمبەر کردیتی دەبان لێرە بالمناسبە هەرچەندە بابەتەکەشمان ئەوە نییە بەس حەز دەکەم شتێک ڕابگەینم لەوانەیە کەسانە کە بن موافقی ڕای منیش نەبن هەر شتێک کە پێغەمبەر کردیتی ئەوە سونەت نییە بەڕاستی هەر شتێک کە پێغەمبەر کردیتی سونەت نییە لەبەرەوەی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام وەکو ئینسان وەکو شەخص جاروێ شتێکی کردیە خۆی وەکو محەممەد صلی الله عليه وسلم وەکو مرۆڤک وەکو ئینسانە کردیتی نەیگوتیتە خەڵکەکەی بکەن وەکو من بکەن تەماشاکە ئەوە تایبەتمەندی هەندێک کردەوەیەکی وحیانە نەبووە تایبەتمەندیە بە خۆی تەماشاکە هەندێک شتی تری هەیە فەرموویتی مەثەلەن لۆ نمونە تەکمیلەیە هەر لە بۆ نوێژ صلوا كما رأيتموني أصلي تماشای قورآانی پیرۆزکەین باسی نوێژ دەکەوانیە إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا يعني يا أيها الذين آمنوا أقيموا الصلاة نوێژ بکەن وایە کو نوێژ بکەین کو نوێژی بەیانی و عەسر و نیو ڕۆ و مەغریب و عیشای بکەین پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم بەو شێوەی نوێژ بکەن کە ئەمن نوێژێ دەکەم تەماشای ئەوە تەکمیلەیە یعنی ئەوە تەوزیحە شەرحە تەثبیتە ئەو جارە شتی تری کردیە کە گوتیتی ئەوە ئەجریتی ئەوەی بکە تەماشای ئەوە لێرێ سونەتەکە لێرە دەست پێ دەکە یعنی ئەگەر ئێستا تازە ئەو خاتونە بەڕێزەش حەدیثەکەی خوێندەوە میشکینمەوە هەر کەسێک ڕۆژی عەرەفە بە ڕۆژی بیت ساڵێک پێشتر و ساڵێکیش پاشتر خێری دەگاتی تەماشای یعنی ئەوە بۆ سونەت ئەگەر کردت ئەو ئەجرت پێ دەگا نەتکرد گوناحت ناگاتێت تەماشای ئەجر لێ فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم نابی بە مطلقی وەرگرین لە هەموو حالەتێک هەرچی پێغەمبەر کردبیتی ئەمە لێمان ببیتە سونەت بڵین ئەجرمان دەگاتێ لەوانە هیچ ئەجرمان نەگاتێ هەندێک شت هەیە ینی مەبەستی تۆ لە پاڵ پەیامبەری مرۆڤیش بووە زۆر پەیامەکەت ڕوونا کاک دکتۆر باس لە وتارەکانی مامۆستایان بکەین لە یەکەم ڕۆژی جەژن ئەو کاتێک کە خەڵکەکە دەڕۆن بۆ نوێژی جەژن مامۆستایانی ئاینی وتارێک دەدەن بەڵام ئەمن ئینشاڵڵا سبەینێ وتار دەدەم زۆر باشە ئینشاڵڵا چکە خۆت بەش دەخینەوە زۆر باشە پرسیارەکەی من ئەوەیە ینی زۆر جار یانی ڕێزم هەیە مامۆستایانی ئاینی هەموو ئەو چیرۆکەی کە لە ناو قورئانی پیرۆزدا هەیە ئەو سەربڕینی پێغەمبەر ئیسماعیل لەلایەن پێغەمبەر ئیبراهیم و دردی خوایان لێبێت ینی باز لەوە دەکات بەڵام وا گرنگتر نییە بە بڕوای جەناب ڕەنگە هەندێک مامۆستایانی دیکەش هەبی من ئەوم بە بەرچاو نەکەت بێ باز لە
بەڵێن گرفتە کۆمەڵایەتەکان بەها کۆمەڵایەتەکان ئەمە جەژنە تەبایی بێت قوربانیدان لە پێناو یەکتر هەموو ئەمانە تا چەند گرنگە ئەمانە هەبێ لە وتاردان بەڕای من لەگەڵ ڕێزم لە هەموو مامۆستا بەڕێزەکان کە بەیانی ئینشاءڵڵا وتاری جەژنی قوربان دەخوێنەوە نوێژ دەکەن و وتار دەخوێنەوە چەند خاڵک مهمە لە ناو ئەو وتارەدا هەبیت یەک لە خاڵەکان ینی بەبیر خەڵک بینینەوە کە ئەو جەژنی قوربانە جەژنی قوربان چییە سەیدنا ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ ویستیتی طبعا ڕیوایەتەکان وایە لە خەودی تیتی ویستیتی ڕۆڵەکەی بکاتە قوربانی لە بۆ خوای گەورە دوایی خوای گەورە عفوی کرد یە قوربانیەکەی لێوەرگرتیە و لە بەدەلی ئەوەیدا ئەوە ینی پێویست ناکە هەموو ساڵێ بگۆترێت ئەوە ڕیوایەتەکە و سابتە و هەمومان زانیتمان و هەمووشمان لەبەرمان کردیە بەڵام ئاساییە وەکو تێگەیان نەچی گشتی کە بڕین ئەو جەژنە جەژنی قوربانە قوربانی لە چاتیە لە قوربانیکردن ینی دەبی پێویستە مامۆستایانی ئاینی تەشجیعی خەڵک بکەن قوربانی بکرێ بەڕاستی قوربانیکردن زۆر شتێکی پیرۆزە زۆر شتێکی باشە زۆر شتێکی ڕێکوپێکە پێش ئەمن بێمێرە دکتۆرێکی بەڕێز لێرە قسەی دەکرد ڕاستە زۆر پێویستە لەگەر وەکو ڕێنمایەکی گشتی لۆ خوشک و برایە بەڕێزەکانمان کە قوربانی دەکەن بەپێی ئەو ڕێنمایانە بکەن کە تەندروستی وەزارەتی تەندروستی داوای کردی و بڵاوی کردەوە تاوەکو یعنی نەخۆشی بڵاو نەبتە و خەڵک ئەزیەت نەخوا خێرەکەمان تاوەکو بەباشی بگاتێ بەڕاستی پێویستە ئەو هابی حقەتەن ئەو هابی باش بەڵام زۆر خەڵک تەرجیعکەن قوربانی بکە زۆر چکە قوربانیکردن فیدایە لە بۆ ڕوحی ئینسان ڕیوایەتەکەم خوێندەوە حەدیث نییە ڕیوایەتەکە بەس هی پیاوێکی زۆر زۆر بەڕێز و باشە دەڵێ ئەمە تەجروبەیەکمان کرد لە وڵاتێکی موسڵمان ئەو ساڵەی کە زۆر قوربانیمان کرد زۆر جیاواز بوو لەگە ساڵەکانی تر کە موسیبەت و بەلا لەسەر ئەو منتەکەی خوای گەورە هەری گرتیە چونکە ئەو خینە کە دەڕژێ مقابلی چییە مقابلی ڕۆح ئینسانەکانە ئەو هایە لە ناو موسڵمانان یعنی سەیدنا ئیبراهیم کە ویستی کوڕەکەی خۆی بکاتە قوربانی خوای گەورە ئەو فەفەدەیناه بذبح عظیم لە قورئانی باز دەکە فیدامان کرد ئەو بەرانە گەورە لە باتی ڕوحی ئیسماعیل تەماشاکە یعنی ئەو خینەی ڕژا لەو حیوانەی لە مقابلی چییە لە مقابل ڕوحی سەیدنا ئیسماعیل سەلامی خوای گەورەی لەسەر بیت لۆیە چەند ئەمە قوربانی بکەین خوای گەورە خاکمان نیشتیمانمان وڵاتمان خەڵکمان کەس و کارمان خزم و خێزانمان دەیپارێزی بەڕاستی لۆیە بەڕاستی تەشجیعی براو خوشکە موسڵمانەکان دەکەم هەتا بتوانین قوربانی بکەین ئەوەم یەک دوایی ئاشتەوایی و خۆشەویستی و تەبایی و پێکەوە ژیان و هاوکاری لە هەمووش گرنگتر مامۆستایان مەفروزە تەرکیز بکەنەوە سەرچی سەر ئاشتەوایی کۆمەڵایەتی مەسەڵەن کەسانێکمان هەیە جیرانی یەکترن برادەری یەکترن خزمی یەکترن لەگەر یەک تەبانین لەگەر یەک پێکنینە دەکرێت ئەو تەرجیعی مامۆستا وای لێ بکە دوای جەژن ئەفۆن لە ناو جەژن ئاش ببنەوە پێک بێنەوە و ئەو ڕاق و قینەیە کۆتایی پێبی باشە دکتۆر وەک دەزانین کە جەژنی قوربانە بەمە ناسراوە خەڵکە کە تازەش تەوەرێکی ترمان هەبوو لەسەرەوەی کە ئاژەڵ سەر دەبڕن گۆشتەکان دابەش دەکەن ئەمە هەر دەچێتە چوارچەوەی قوربانی تۆ بۆ خۆت و خزم و کەس و کارتی هەرگری یان هیچی نەدەیە خەڵکی فەقیر جەرگەکەشی لە تکە بدەی و ئەمە فەرمودەی پێغەمبەرمان هەیە ساڵ سەلەم ئیمامی ئەبوو داود ڕیوایەتی کرێ دەفەرمی کولوا وەتەصەدەقوا وەدەخیروا لە گۆشتی قوربانی بخۆن بە خۆتان وەتەصەدەقوا بکەنە سەدەقەش خێریش بدەنە خەڵکیش وەدەخیروا هەندێکی هەڵیش گرن بەپێی ئەو فەرمودەی بەعزێک لە خەڵک دەرێ بکرێتە سێ بەش باشە ینی مەسەڵەن ئەگە حیوانەکە بۆ نمونە 30 کیلۆبی 10 کیلۆی لۆ خۆت 10 کیلۆش هەرگرە 10 کیلۆ بکە خێر مەسەڵەن ینی ئەوها دەڵێن بەڵام مەرجنی ئەوە ڕاستبی ئەو تەوزیعە ئەوەی پێغەمبەری ڕاستە عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەری خوا دەفەرمی کولوا وەتەصەدەقوا وەدەخیروا یعنی بخۆن زۆر ئاساییە تو لە باتی کاکە لۆ 5 کیلۆ لێ دەنێ لۆ 10 کیلۆ لێ دەنێ مەسەڵەن ئەمگۆ عائیلەکەن پێکاتی لە 4 نەفەری لە 5 نەفەری 2 کیلۆ لێ بنێ وەکو عادەتی خۆت ئێستا من وەکو عائیلە خۆم کاتێک بچم لە بازاری گۆشت بکڕم بەقەدەرە خۆمان لێ بنێ لەو قوربانیە تەماشای ئەوە یەک هەڵگرتنەکەش 2 کیلۆ 3 کیلۆ طبیعیە ئەویت کە چەندی بکەیە خێر ئەوە تەواو ئەوەندە باشە ئەوە ڕاستە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جارێک خێری کرد سەدەقەی کرد گەڕاوە ماڵێ
خێزانی یەک لە خێزانەکانی گوتیان ئەی پێغەمبەری خوا ئەو حیوانە گەورەمان سەر بڕی بەس ئەو ڕانەمان مایە گوتی نەخێر هەمومان لۆ ماوە تەنها ئەوە نەبیت کە بە خۆمان دەخۆین تەماشاکە یعنی ئەوە نەبووە خێر کە بە خۆمان دەخۆین تەماشای ئەوەی ڕۆیە هەمووی مایە هەمووی چوویتە میزان و جێگایەکی زۆر گەورەتر کەواتە حتا بکرێ زۆربەی بکەینە خێر باشترە زۆربەی بکەینە سەدەقە باشترە سەدەقە و خێریش تەبان ئەوەش با ئیشارەت پێ بکەین باشە مەرزیە ئیلا لە دوو کەسانی زۆر فەقیر و داما و هەتا بکرێ باشترە بەڵام بە هەموو جۆرەکان دەچی جیران و دەور و بەرمان و فەقیر و دەوڵەمەند و خێرەکی گەورەیە قوربانی وضحیە هەر کەسێکی بیدەینێ زۆر زۆر طبیعی ینی مەرزیە ئیلا فەقیر بی مەرزیە ئیلا خزم بی مەرزیە ئیلا جیران بی هەموو کەسێک هەرچێ بیدەینێ خێرە بەڕاست زۆر باشە دکتۆر هەندێک پرسیار هەیە ختام و هامسک بە ئەوەندە خانمان لە ناو جژنە ماندوو ئەبن باوکو کۆتا پرسیار باسی خانمان بکەین لە ڕۆژانی جژنە لە هەموو بۆنە ئاینی و بۆنە نیشتیمانەکان ژنان زۆر زیاتر لە کەسانی دیکە مادووە بن چونکە ئەرکی لێنانی ئەو چێشتە جژنە ئەگرنە ئەستۆکە تام و بۆن و بەرام دیفاعی لە خۆیان کرد هەموو والله حقا خوا دکتۆروانە ئێوە هەر ئەوە ینی پیاوان ئەوەندا لەسەر خوان قۆزکەن خوان جوانکەن جلی جژن لە بەرگێنێ خودبەی دەخینەوە ئەمن باشە دکتۆرماندی دەبن دکتۆر دەخینەوە نسحەت و ئامۆژگار بەڵام دەوێ سەر سفرەتی باش دکتۆر هەموو پیاوان خودخۆ ناخێنەوە ڕەحمەت لێ بێ لەبەر ئەوە خانمان زۆر ماندوو ئەبن هەموو با بڵێ چێژی و چێشش کە لێنن هەڵدن زۆر فەرقی هەبێ لەگەڵ ڕۆژەکانی تر ئەو قەیسیە خۆشتە و گۆشتی تێکەن و ئەجا ئەرکیەوەشیان لەسەر شانە کە میوانیش بەڕێ ئەخەن لەگەڵ شان بەشانی پیاوان تا چەنە خانمان لەو ڕۆژەیە ڕۆڵیان گرنگە تا چەندە خێریان دەگات ئەجریان دەگات کەمێکیش باباسیەوە بکەین تا چەندە گرنگە پیاوان جێژنانە بدەنە خێزانەکانیان چەندێک چاکم باسیەوەشم نەکرد بیکەین بە بابەتێ بڵێن ئیلا بە جێژنانە زۆر زۆر ضرورە زۆر زۆر پێویستە بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام پێغەمبەرمان سەڵات و سلامی خوای لەسەربی حتا زۆر تاکید لەوەی دەکاتەوە یعطی کولی ذی حەق حەقە هەر کەسێک حەق خۆی پێ بدرێ بەڕاستی ئەمن زۆر زاری تریش باسم کردیە پێش ئەوەی بەڕێزت بێ سەر جەژن بابینە سەر ڕەمەزان یعنی ڕەمەزان ئەمە هەمومان بەڕۆژینە و بێتاقەتین و هیلاچین و ماندینە خێزانەکانمان لە ماڵێ چێشت ئامادە دەکەن هەموو ڕۆژێکی ڕەمەزان تەماشاکە تەرتیباتی دەکەن و سفرێ ڕادەزینەوە وەچیمەش بە ڕۆژی تەماشاکە یعنی کەواتە زۆر پیاو هەیە لەگەڵ ڕێزم لۆی لەگەر خێزانی باش نییە گارەگارێ دەکا یان شتێک نەقستانی هەیە مشاوەشی دروست دەکات خێزانیش وەکو خۆت بە ڕۆژیە ئەنی هیچ داعی نییە تو گارەگای بکەی حەزک هەروە پێویستە بێ هاوکاری بکەی یارمەتی بدەیت لە جێژنیش وایە بە تایبەت ئەو ڕۆژە مبارەکە ڕۆژە گەورەیە ماڵەکەی ڕازاندیتەوە جوان پوختەی کردیە خواردنەکی باشی دانایە پیاوەکە دەستەنی حتا دەبوو ئافرەتانیش چونە نوێژ زۆر تەبیعیە مەسەلەن هەموو خواردنەکانی خۆی ئامادە کردیە لەوانەیە لەگە پیاوەکەی دەچیتە نوێژی جەژن نوێژەکەی دەکەن بێکەونەوە و دەگەڕێنەوە کە دەگەڕێنەوە هەموو شتێک ئامادەیە ئەوە بەرێ ئەجری زۆرترە پاداشی زۆرترە و بەڕاستیش لێرە دەستخۆشی لە بەڕێزت دەکەم کە ئەو خاڵەت بەبیری نامەوە زۆر گرینگە باوکانی بەڕێز ئەمە قەدیمەن گچکە بووین بە بیرمان دێت لەوانەیە هەر هەموو شتان بە بیرتان بێت زۆر خۆشە کە جەژن دادێ لە بەرچی لەبەرەوەی دەبینی باپیرە و باوک و ئەوانەی کە باپیر و باوک و ئەوانەیان زیندوونە خوای گەورە تەمەند درێژیان کە ئەوانە شکەوە فاتیان کردە جیان بەهەش بی و عاقبەتیان خێربی ئینشاءڵڵا زۆر خۆشە منداڵەکان دێنە باوشیان و ماچیان دەکەن و گەورە و گچکە هاتەوان جێژنانە لە یەکتر دەکەن باپیرە جێژنانی دەداتە هەر هەموویان مەسەلەن ئەو جارە باوکی جێژنانیان دەداتێ دووزار یان ئەوانەی بەس باوشین هیوادارم باوکانی بەڕێز و برایانی بەڕێز ئەوەی لەبیر نەکەین ئەو مەراسیمە ئەوە زۆر شتێکی جوانە زۆر شتێکی پیرۆزە هێمای خۆشەویستی و مەحەبەتە بەبێ جیاوازیش بین کوڕ و کچ بکرێت زۆر دکتۆر مەغدید کەریم زۆر زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانی لەگەڵ مامۆی سپاس بۆ ئەو تا بە نرخ و بە پێزانە دەمانخواست کاتەکەمان زیاتر بە بەڵام ئیتر خۆت دەزانی کاتی تەلەڤیزیۆن بە چێوازێک سپاس بۆ تۆ کە لەگەڵ ماوەختان کە ئینشاءڵڵا سەرکەوتوو بن جەژنتان پیرۆز بین زۆر بەخێر بێی لە تۆش پیرۆز بێ ئینشاءڵڵا خۆشەویستان و دۆستان و میلەتی کوردی خۆمان لە هەر سار پارچەی کوردستان جەژنیان پیرۆز بێ ئینشاءڵڵا خوای گەورە دوعا دەکەین ئەو جێژنە پیرۆزە بیکە بەمای خۆشەویستی و ئاشتەوایی و
سەر کەوتنی وڵاتەکەمان میلەتەکەمان نیشتیمانەکەمان ئینشاءالله هەر سەرکەوتوو بن و زۆر سپاس. موفق بن ئینشاءالله. سپاسان دەکەم ڕێستان هەیە.